فیلمی کوبانەیە سەفەری کرد و گەیشتە واشنگتن. ئەمریکایەکان بە خۆشحاڵیەوە پێشوازیان لەم فیلمە کرد. ئەوان ڕووداوەکانی فیداکاری ئەو شارەیان تەنها لە هەواڵەکانەوە بیست بوو. بەڵام ئەم فیلمەوەی کرد لە نزیکەوە سەرسام بن بە ئازایەتی و بوێری کوردانی کوبانێ دژی چەکدارانی داعش. ئامادەبووان پێیان وایە فیلمی کوبانێ هیچی کەمتر نییە لە فیلمە سینەمایە جیهانیەکان. لە ڕاستیدا ئەم فیلمە زۆر باش بوو، پڕ زانیاری بوو، زۆر چێژم لێبینی، زۆر شتی لێەوە فێر بووم کە لە ژیانمدا نەمبینیوە. من زۆر ئارەزوی ئەوە دەکەم کە ئەمریکایەکان شتێکی جیاواز فێر ببن و لەبارەیەوە بزانن کە پێشتر نەیان بینیوە و یان ئەزمونیان نەکردووە. ئەم فیلمە لەسەر بنەمای چیرۆکێکی ڕاستەقینە کە ئیلهامی لە نیشتمان پەروەریەوە وەرگتووە لە پێناو بەرەنگاربوونەوەی هێزە شەڕانگێز و توندڕەوەکانی داعش. کچە شەڕوانێکی کورد سەرکردایەتی هاوڕەکانی دەکات بۆ پاراستنی شارەکەیان لە مەترسی داعش. زۆر گرنگ بۆ بینینی ئەوەی کە هەمووان ژیانی خۆیان دەخەنە مەترسیەوە لە پێناو شەڕکردن بۆ ژیان و ژیان دۆستی بۆ ئەوەی بەرەنگاری داعش ببنەوە و ڕێگر بن لەوەی کە ژیان و هەموو شتێکیان لێ زەوت بکرێت. پەیمانگەی واشنگتن لە ئەمریکا ئەم چالاکی ساز کردووە، هاوکات چەندین چالاکی دیکەیان لە ئەمریکا ساز کردووە. ئامادەکارانی ئەم چالاکیە باسی گرنگی پەخشکردنی ئەم فیلمە سینەمایە کوردیە دەکەن. یعنی سەدوودی کورد لە واشنگتن بە هاوکاری سنتەری کوردی فستیڤالی کوردی لە نیویۆرک توانین بە نمایشکردنی ئەم فیلمە بەڕاستی پرسیارەکە وێ بۆ کۆبانی، یعنی هەمومان لەبیرمانە کۆبانی کە بۆ سمبۆلێک بۆ تێشکانی درنگترین هێزی تیرۆریستی لەسەر جیهاندا و ئەو تێشکاندنی ئەو گروپە تیرۆریستیە لەسەر دەستی کورد لەسەر دەستی ئافرەت و پیاوی کورد بووە لەگەڵ کەمینەکانی تر. ئەوان باز لە سەختی وەناکردنی ئەو بەرخودانە گەورەی شەڕوانان و هاوڵاتیانی کوبانێ دەکەن دژی داعش لە فیلمێکی سینەماییدا. ئەم فیلمە دەتگەڕێنێتەوە بۆ ئەو کاتەی شەڕەکە، ئەو کاتەی لە پێناو کوبانێدا دەجەنگان. بەڕاستی زۆر سەختە وێنای ئەوە بکەیت کە ئەوان چۆن شەڕیان کردووە لە پێناو کوبانێدا. زۆر بە ئازارە کە دەبینیت گەنجەکان دژی چەکدارانی داعش شەڕ دەکەن، بەڵام دوای ڕزگارکردنی کوبانێ لەلایەن شەرەوانانەوە هاوپەیمانان بەڕابەرایەتی ئەمریکا پشتیوانیان دەکەن. زۆرێک لە شرۆڤەکاران لە جیهاندا دەڵێن شەڕی کوبانێ سمبوڵێکی گرنگی بەرەنگاربوونەوەی تیرۆر بوو بۆ جیهان. عینێ ئەو فیلم ژیانی کو گەلێ کوبانی ژیان کرد عینێوەی ڕاستیەوەی هاتی بەرخەدانی گەلێمە بەرخەدانی یەپەگە و یەپەجێ بەرخەدانی گەلێ کوبانی تەواهیە بەرخەدانی گەلێمە شار پەرچی کوردستانی مەدیت لە ئەو فیلم شار پەرچی کوردستانی هەنێ. لە ڕاستیدا دەرهێنەری فیلمەکە ئوزلەم یەشار و سینارۆنووس میدادۆس چاوپێکوتنیان لەگەڵ سەدان شاد حاڵ و شەڕباندا کردووە بۆ نووسینەوەی ئەو سینارۆیە. دەڵێن فیلمەکە لەسەر بنەمای چیرۆکی ڕاستەقینەی ڕزگاربووان دروست کراوە. ئاسۆ جەبار، دەنگی ئەمریکا، واشنگتن.